دیسانەوە ئومێد دەکەین کە ئەو خۆشەویستانەی و هەر کەسێک لەسەر ئازادی بیر و ڕادەربڕین، ڕۆژنامەگەری، دەستخستنی زانیاری ڕاست بۆ کۆمەڵگاکەی دەستگیر کراوە بە زووترین کات ئازاد بکرێ. شەرمێکی گەورەیە بۆ هەرێمی کوردستان ئەگەر لە زیندانەکانی ئێمەیە کەسێک لەو بابانی کە باسم کرد بەهۆی ئازادی ڕادەربڕین یا بیرروڕاوە یا ڕۆژنامەگەریەوە بەدەر لە یاساکان و یاسایەکی دادپەروەرانە و حکومدانێکی دادپەروەرانە لە زیندانەکانە بێت. ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە، حکوومەتی ئیتیحادیە، کۆمەڵگای نێودەوڵەتیە و ئەرکی ئێمەشەوەکو حکوومەتی خۆجێی پارێزگای سلێمانی کە زەمینەی لەبار و ژینگەی لەبار بۆ ڕۆژنامەنووس وەکو کەس وەکو مرۆڤ، بۆ کەلوپەر و کەرەستەکانی، بۆ زەمینەی ئازادی ڕۆماڵکردن و بەدواداچوونەکانی، بۆ دەستخستنی وەڵام بۆ پرسیارەکانی کە لە ئەنجامە پرسیاری کۆمەڵگان، پرسیاری خەڵکن و زەمینەیەکی لەبار و ژینگەیەکی لەبار بڕەخسێنین.